تا ئێستا بە سەدان چەکداری داعش لە سنووری کەرکووک و زنجیرە چیای حەمرین تەراتێن دەکەن و لە ژێرناوی ویلایەتی حەمرین خۆیان ڕێخستووەتەوە. بەڕێوەبەری پۆلیسی قەزا و نەحەکانی کەرکووکیش دەڵێت سەرەڕای لاوازبوونی داعش لە سنوورەکە، بەڵام تا ئێستا مەترسین لە سەر کەرکووک. پێشووتر پێش داعش کە قاعیدە لە سنوورەکان نبوو، هیچ شوێنێکیان بەڕەسمی بەدەستەوە نەبوو. ڕۆژە بووە 6 سیارە 7 سیارە لە کەرکووک تەقیوە، دە 15 بووە تەقیوە، حاڵەتی خەتر کوشتن تەهدید ئەم حاڵەتانە هەمووی هەبووە. ئێستا داعش سەتاسی خاکی کەرکووکی بەدەستەوە، 4 ناحیە قەزایەک بە هەزاران چەکدار لە سنووری قەزای حەویجایە، چەکداری بیانی و ئینتیحاری لەو سنووریایە. ئەمە مەترسیە، هەموو کاتێکەوان محاوەلاکەن کاری تیرۆریسی خۆیان ئەنجام بدەن. هەموو لایەک دڵنیا ئەکەینەوەی کە لە توانای هێزە ئەمنیەکان بێهێزی پێشمەرگەیە، پۆلیسە، ئاسایشە، هەموو لایەکمان ئامادەین شەو نوخۆنی و هیلاک و مانوبوون بکەین بۆی کە ئەمن و ئاسایش بەرقەرار بکەین. بەڵام تاکو ئێساش هەموو لایەک دڵنیاکەین و قەت نەمانوتۆ داعش مەترسی نییە. لە دوای بڕیاری پێشخستنی شەڕی مووسڵ و دواخستنی شەڕی حەویجە، ئیدارەی کەرکووکی هێزەکانی پێشمەرگە و عەرەبە سوننەکانی ناوچەکە نیگەرانی خۆیان دەربڕی بەو بڕیارە و بە بڕیارێکی سیاسی دەزانن. سەرۆکی لیژنەی ئەمنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وتی دواخستنی ئازادکردنی حەویجە سیاسیە و تاکو ناوچەکانی تری ناوەڕاستی عێراق ئازاد نەکرێن، حەویجە لە پلانی حکوومەتی عێراقدا نییە. وەسایلی عەلام بوو بۆ هەڵبژاردن بوو کەوا ئەم نەسرە گەورەیان کردووە و تای تەرازۆکە بەلایەنە بشکێ بۆ هەڵبژاردن و کە حەویجەیان دواخست ئەسبابێکی سیاسیە. بەڕاستی خەڵکی کەرکووک بەڕاستی لە دڵڕاوکێیە جێگای داخە دەبواە بە ئیتفاقی هەموو حکوومەتی ناوەند و هەرێم و کەرکووک کە پێش مووسڵش بکەوێ. سەرەڕای مانەوەی ژمارەیەک زۆر لە چەکداری داعش لە سنووری حەویجە بە پێی زانیاری دەستگا ئەمنیەکانی کەرکووک لە کاتی دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵدا ژمارەیەک زۆر چەکدار دزەیان کردووەتە سنووری حەویجە. هەر بۆیە حکوومەتی عێراق پلانی وایە دوای ئازادکردنی تەلعفەر بەهێزێکی زۆرەوە بە هەمانگی لەگەڵ پێشمەرگە هێرش بکاتە سەر حەویجە و ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش لە باشووری کەرکووک. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.